ناتوانی بە پێوەرەکانی کلاسیکی چلەکان پەنجاکان شەستاکان حەفتاکان تا نەوەتەکانیش بەو پێوەرانە دۆخەکە هەڵبسەنگێنی و دوورنمای دۆخەکەش بخەیتە بەرچاوی خۆی. کۆمەڵێک ڕووداوی چارەنووسساز لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ئەفریقیاوە بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕوویدا کە هیچ پێوەرێکی کلاسیکی نایگرێتەوە. ئەوە جەزایر، ئەوە تونس، ئەوە مەغرب، ئەوە سوودان، وەرەوە مسر، وەرەوە سووریا، لوبنان، عێراق، بڕۆ ئەمریکای لاتین، بڕۆ ئەفریقیا، بگەڕێنەوە بۆ پاکستان، بڕۆ بۆ ئەفغانستان، بگەڕۆ ئەمریکای گرتەوە، ئەوروپای گرتەوە. گۆڕانکاریەکان بە چەشتێکی دراماتیکی ئەوتۆ ئەگۆڕێن و ئاڵ گۆڕێتە بیر و ذهنیەتی خەڵک ئەگۆڕێ، ئاراستەکانی خەڵک ئەگۆڕێ لە شێوەیەکە کە بەڕاستی توێژەرەکان فریا ناکەون بتوانن لێکۆڵینوویەکی منطقی عەقلانی وای بۆ بکەن ئەنجامەکەی بخەنە بەردەستان. بۆیە لەم دۆخە ئەتوانم بڵێم کوردستان لە دوڕیانێکی چارەنووسسازایە. من ئەم قسانی کە ئێستا ئەیکەم بۆ ئێوە هەندێکم نووسیەوە هەندێکیشی بەشی زۆریشی ئێستا ڕوون یەکەمەوە. ئەم قسانە وەکو خۆمە یکەم بە قسەی یەکێتی نییە، بۆچوونی یەکێتی بۆچوونی ڕسمی یەکێتی نییە. قسەی کەسێکە کە وەکو ئێوە بیرەکەمەوە، وەکو ئێوە قەڵەمێکی بچکۆلەم هەیە، پەنایەکی کەمم هەیە، قسەی تیاکەم ئەنووسم تایە. بۆیە ئێمەدەوارم ئەو قسانە کە ئەیکەم چەندتان قبوڵ بێ مەمنونتانم، چەندتان قبوڵ نەبێ ڕخنەی یەکدن هەر مەمنونتانم. مێژووی سیاسی سەدەی ڕابردوو تا ئێستا ڕوبەڕوومان بۆتەوە و ئێمە لەناو ئەو ویزگە سیاسیانە چارەنووسمان دیاری کراوە. ویستی بێتمانیان نەمانویست بێت، سیاستێک لە سیاسەتی نێودەوڵەتی، سیاستێک لە سیاسەتەکانی ئیقلیمی، سیاستێک لە سیاسەکانی عێراقی، ئێرانی، تورکی، سووری سەپێنراوەتە سەر نەتەوەی کورد. جەنگی یەکەم بڕۆن ئێستا وەسایقە تازەکان زۆر زۆرن لەسەر جەنگی یەکەمی جیهان، بە ئینگلیزی، بە فەرەنسی، بە عەرەبی، بە فارسی، بە کوردی، بە تورکی، لەسەر لۆزان، لەسەر سایکس پیکۆ، لەسەر شەڕەکان، لەسەر ئەتیفاقەکان، نهێنیەکان، ئەشکەرەکان. هەموو خۆم لەم مدەدە زیاتر لە 25 کتێبم لەسەر ئەو ڕووداوانە خوێنێتەوە کە 20 ساڵمەوە بەر هیچ ئەم کتێبانە لە ئارانە. یعنی ئێمە شۆڕشمان کردووە و چوونە ڕاپەڕینمان کردەوە، حکوومەتمان دامەزرانەوە بێئاگا بووین لەو کتێبانەی کە هەیە. لەو بەڵگەنامانەی کە دەستان هەموو نووسەر و خاوەن بڕوانامانە کەوتون و ئێستا ئەینووسن لە ئەینووسن. وەرە کاک وەرە بارە. جەنگی یەکەم فەرەنسا بریتانیا پێشەنگی جەنگەکە بوون، ستراتیجی جەنگەکەیان داڕشت، ئامانجی جەنگەکانیان داڕشت. سەرنجام هەمومان نەزانێ عوسمانیەکانیان ڕووخان، ئیتالیا هاتە ناو، ئەمریکا هاتە ناو، ژاپۆن هاتە ناو، ناوچێتەوە. بەڵام لە دەرنتیجە شتێکەکە لەلایەن بریتانیا و فەرەنسا چۆنیان نووست، ئاوایان بڕی، چەندیشیان نووست، ئەوە پشتی دەوڵەتەکانی تێیاندا زۆر بەکەمی. ئەسڵەن ئەمریکا کشایەوە لە جەنگی یەکەم، ئەوەنە کەمیاندایە، ئەوەنە بێبایە قسەیان کردە کشایەوە، لە هەموو شتەکان کشایەوە. ئەو ستراتیجیە مقاومە کراوە، دژایەتی کراوە، چی کراوە، ئەمە بەجێی خۆی زۆریشی ڕەوا بۆ مقاومەتەکە. بەڵام لە نەتیجە دەوڵەتە گەورەکان فەرەنسا و بریتانیا توانیان منتەقەکەی ئێمە هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست دابەشکەن و چۆنیان نووست وایان کرد و مەسلحەتیان خواستی حەربیان کرد، مەسلحەتیان خواستی سوڵحیان کرد. سوڵح لە دوای حەرب لەگەڵ ئەوەی کە حەربیان لەگەڵ کرد. عوسمانیەکانیان ڕووخان، کەمالیەکان هاتنە سەر حکوم. کەمالیەکان کە هاتنە سەر حکوم لە ئەوڵەوە فەرەنسا و لە ئەوڵە فەرەنسا و بریتانیەکان هەوڵەستێکی زۆر نەگەتیفیان بەرامبەر بە حتا کەمالیەکانە بوو. لینینی مەزن و ئۆکتۆبەر و دەوڵەتی یەکەمی سۆسیالیست پشتیوانی کەمالیستەکانی کرد. لە نەتیجە مەسلحەت کە خواستی سۆڤیەتیش و بریتانیاش و فەرەنساش و هەموو دەوڵەتەکانی تر پێم وابێ 18 دەوڵەت لە دنیا ڕێککەوتن لەسەری، بە سۆڤیەتیشەوە ڕێککەوت لەسەری، معادی سیڤەریان لەناو برد و معادەی لۆزانیان سەپان بەسەربانە. تەواو بوو. کۆتاییمانەت لەو ڕۆژانە سەرۆکی تورکیا جەنابی وتی چۆن معادەی سیڤەرمان دڕان، هەموو ڕێککەوتنەکانی تریشە دەڕی. هیچ بەبێ شەرم بە ئاشکرا هەموو ڕێککەوتنەکانی شەر.
طبعا ئەو تەسریحانە لەلایەن ئەو سەرۆکانە دێڕێکە تەسریحەکە بەڵام لە پشتی ئەو تەسریحە دنیای خوێندەوە ئەگرێت دنیای خوێندەوە یعنی سەرۆکی تورکیا نایە لە خۆی بڵێ ڕێککەوتنەکانی ترە دەڕین ئەگە نەزانێ سیناریۆی سیاسەتی نێودەوڵەتی و گفتوگۆکان مەسلحەتەکان هاوکێشتەکان چۆنیان و چۆن ئەڕۆن ئەگەر ئێستا چارەسەرێک نەدۆزرێتەوە بە تایبەتی لە ڕووی ئابوووریەوە سەرەتایەک دروست بووە بە دیلیکی تر لەناو ئەم ژانەی تێکەوتوین لەناو ئەم ژانەی تێکەوتوین لەسەر هیچ حزبێک ناوەستێ حرەکەی سیاسی حرەکەی اعترازی و قەیرانی ئابووری لە نەتیجە ئەحکامی خۆی ناوەستێ ئەم ساڵێکی تر جروفەکە وا بڕوە ئەگەری چاوەڕوان نەکراویش دێتە پێشەوە کە تەسەوریشی ناکەین ئێستا ئەوە یەک ئەوەی کە کاکە ئەبوبەکر وتی ناتەبایی و ناعەدالەت بە هەمووی ڕاست قسەیەکم لەسەر ئەم قسانە نییە ناتەبایی دەردێکی کوشندەیە قەدیمەن پێی وتراوە دەردە کورد ئەم ناتەباییە ناعەدالەتیش هەرگیز لە کوردستان عەدالەت نەبووە هەرگیز و عەدالەت لەسەر دەستی ئەم حیزبانی ئێمە دروست ناکرێت بەڕێگە ئەمە زۆر بەواسط لەسەر ئەم دەستی ئەم حیزبانە ئەم حکوومەتی ئێمە عەدالەت بە معنای عەدالەتی ڕاستەقینە دروست ناکرێت بەڵێن پرۆژە بەڕێی من بەڵێن پرۆژە هەمووی باشە لە هەر مەحەتێک لە مەحەتەکان لە هەر قۆناغێک لە قۆناغەکان جۆرێک لە چارەسەر دۆزراگەتووە هەموومان لەناو پرۆسەیەکین پرۆسەکە ماوێتی ئەڕوا ئەگۆڕێ شکست ئەخوا پێش ئەکەوێت ئەم پرۆسەیە بەردەوامە بێت ئێستا ئەگەر کۆنگرێ بڕسێ بڕێی من بۆم قۆناغە باشە لەم قەیرانە دەرباز ماکرا بەڵام ئەمە کۆنگرەکە ناتوانێت ببێ بە بەدیری کاملی ئەم دۆخی کە ئێمە تێکەوتوین نەخێر ناتوانێت دۆخی ئیقلیمی ڕایگرتوون من ئێستا تا ئێستا نقاشت ناکەم بەڵام ئێستا ئەترسم دۆخی ئیقلیمی بش بمان ڕوخێنێ کاکە سم بەترسێکەم ئەوەیە مەسلحەتی هاوبەشی بینی ئەم دۆخە ئیقلیمیە و ئەو دۆخە جیهانە دروست بێ ئەویشمان لە دەست بچێت ئینکاری دەگەڵ ناکەم بڵێم چەند قسەکە دقیقە چەند قسەکە دقیق نییە ڕەنگە من لە تۆ باشتر بزانم پەیوەندی یەکێکی لەگەڵ ئێران چییە و پەیوەندی تورکیا لەگەڵ پارتی چییە و پەیوەندی هەردوو لایەن لەگەڵ هەردوو لامان چییە و نەبێ بە ئێمەش بێ پەیوەندی بین لەگەڵ تورکیا یا ئێران پارتی بێ پەیوەندی بێ لەگەڵ ئێران جۆرێک لە پەیوەندیمان هەیە ناوێ وچمەناوە تەفاسیلە باوەڕش ناکەم حیزبێکە بێ لە کوردستان بێتە سەر حکوم بڵێ ناتوانم نامەوێت پەیوەندی لەگەڵم دوو دەوڵەت ببەستمەوە بۆ تاریخ پێدانەڵێم ئەو بەدیلی کاک ڕەحمان پێخۆشە بەدیلێکی عەیار 24 بێ بێتە ئەم حکوومەتە بگرێت دەرەز ناتوانێت پەیوەندی لەگەڵ ئێران و تورکیا نەبەستێت بانگەوازم کرد من مەسئولیەتم بۆ بانگەوازە بکەم گوێیان گرتووە مەمنونم گوێیان نەگرتووە ئەیان بینم ئەیان بینم طبعا بە سپاسەوە تەلەفۆنیان بۆ کردوم برادرانی پارتی تەلەفۆنیان بۆ کردم لە مستاوای باڵا چانە زۆر قسەکان ڕاستە ئالێتەکەی چی بێ چی بکەین ئەم قسانیان لەگەڵ کردو بەڵام تا ئێستا هەنگاوی پراکتیکی نەبینەوە ڕاستی تا ئێستا ڕێی خۆمم پێوتون حزبەکان کۆکرێنەوە لە ژنەی ئامادەکاری کۆنگرەدا مەزرێەوەوانە ڕێی خۆمم پێوتون مامۆستادارە من ماوەیەکی کەم نییە هەشتا ناوێت تەنها تێبینیم لەسەر قسانی جەنابەوەیە ئەوە ماوەیەکیش نییە ئەوە مەسئولی ڕاگەیانەکەم لێ دانیشتۆ ڕام سپاردووە کۆرنۆلۆژیایەک یعنی تەسەلسلی زەمەنی وتارەکانی من لە 15 ساڵی ڕابردوو بڵاو بکاتەوە لە ماوەیە وە کۆڕەکانی من لە 15 ساڵی ڕابردوو بڵاو بکاتەوە کە بە بەردەوامی ئەم قسانم کردو بەڵام جەنابەت لوتفت نەبووە باش گوێر لێ نەگردوم مەمنونتە بەڵام من هەمووی هەفتەیەکی تر نابێ وەکووتم تەسەلسلی هەموو وتارەکانت بۆ نێرم کە لە 15 ساڵی ئێستاش دیفاعی لێ یەکەم من لە وتارەکەش باوتم مەرگی خۆمم پێخۆشە نەڕوخانێم ئێستاش ئەیڵێم لەو کاتی دیفاع بۆ حکوومەت بێت کە کوردیە یان میلەت خۆی بگرێت چاگە بێت باشە بێت ئێستاش ئەیڵێم مەلەتە بێ خۆی بگرێ ڕەخنەش بگرێ اعتراضاتی شەبێ خەواتی مەدەنی شەبێ هیچ لاریم لەمە نییە 50 ملیۆن کورد ئایا و مایە ئەمەی هەیە ڕوخاندنی ئەم حکوومەتی ئێستا بەدیلەکەی ئەوە نییە کە شیعاری ڕوخانەکەی بەرزەکەنەوە
مەترسێ مەیەکات بەدیلەکەی ئەوانە نین کە شعاری ڕوحانەکەی بەرزەکەنەوە خۆزگە و بەدیلە لە وجدانی هەمومانە لە ڕووی بابەتیەوە جدید بۆیە بەڵام بەداخۆ من ئەو بەدیلە ناگیرە و هەموو دروشتوانە بە دروشتنی هەڵچوون و کاردانەوە بینە جای شەڕا و تارانەم کە بڵاو بۆەوە بۆ جەناب کێری تورکیا نەموتووە لەگەڵ ئێمە ڕێکەوتنی استراتیجیەکە وتمە ڕێکەوتی استراتیژی لە بینی دەوڵەتە گەورەکان و ئەمانەکرێت ئەدینا تورکیا وتم سەرۆک کۆماری تورکیا وتی چۆن ڕێکەوتنامەی سیڤەرماندڕان ئەمانی ترش ئەدەڕینەوە یعنی وەرە ئامادە نییە ڕێکەوتنمان لەگەڵ بکات پارتی وێکێتی و کۆبوونی نیشتیمانی قەدەرمانەوەیە هەر کۆ ببینەوە ئێستاش قەدەرمانەوەی کۆ ببینەوە قەدەرمانەوە نییە ئەم پڕاگەندەیە قوڵترکەین بچین بە گژیەکە ناومەندیەکە زیاترکەین هیچ لەبێت لە کۆبوونەوە ئەگەر لەسەر سێ خاڵ ڕێکەوین بە شەرتێ جێبەجێ بکەین وەڵی باشترە لەوەی کۆکۆ نەبینەوە من نازانم هەرس ئەبێ یا نابێت جەناب دەڵێ بەدیلی پێش هەرس چیە چی بێت من پێم وایە ئێستا خوا نەکردە ئەو هەرسە ببێ غەوایە بووسێت لە کوردستان تەڕۆش بەیەوە سوێت منیش وتم ئەو پەڕەکەی 2 ساڵ 3 ساڵی تر ئەو مەترسیە بۆ نەکەم نەموتوە ئێستا بۆ ئێستا وتممە با کۆنگرە ببەستی بەڵام ئەو مەترسیانە لە ئاران بەڕێوان ئەم هەموو تەسریحە لە خۆی ناو بچێت ئەڵێ ئەگەر تێریتویرە ڕای کرد و مشک ڕای کرد و گەڵا هەڵوەریەوە معنات بوو مەلەرزێ ئەم دەستریح ئەم قسانە و ئەم هەموو گفتوگۆیانە و ئەم هەموو هێنانی سوپا و ڕۆشتنی سوپا و ئەمانە من تەسەوڕم وایە سیناریویتر لە ئارا هەیە لە ئێستاوە بیخوێنینەوە لە ئێستاوە خۆمانی بۆ ئامادەکەین باشترە بیدەینە دەست قەدەر کاتێک قەوما بڵێن قەوما من خۆم گوێم لە جنابی کاک مەسعود بووە وتی ئێمە جارێکیان معلوماتێکمان بۆ هات وتیان ئیتیفاق لە جەزائیر کۆبوونەوەیەکەیە ڕەنگە باسی کوردیش بکرێت لە بینی شاو سەدامە کە ئێمە زۆر گوێمان نەدایە کاتێک زانی ئیتیفاقیان کردو ئێمە تیاچوو باشە خەبەرێکی بچووک بووە ئەوەدار بوو بە ئیتیفاقی جەزائیر شۆڕشی 14 ساڵی لەناو برد لەبەرەوە يعني عفوا كاكا هەرگیز ئەم قسەیە لێم وەرگرە و بەڕێزە هەرگیز هیچ شتێکی کوردستان دابڕاونیە لە سیاسی دۆلی و ئەقلیمی ئێستا هیچ شتێک ئەو زمانی تۆ ئێڵەی هەبێ بۆ ئەقلیم بۆ کوردستان بۆ فیدرال ئەو زمانی تۆ ئێڵەی لەسەر ئاشتی دنیا نەگۆڕ بێ و هەبێ لە خەم ڕەخساوی مشکلەمان نییە بەڵام هەرگیز ئەو زمانە لە دوانەتیجە مەسلحەتی دەوڵەتەکان چی بوێ ئەوەکە 26 دەوڵەت تەبلیغیان کرد و تیناوێ ڕەفراندۆ بکەن کەرکووکیان تەسلیم کرد 26 دەوڵەت باشە یەک دەوڵەت نەیوت بووە لە کەرکووکەکەن یەک دەوڵەتی گەورە نەیوت خۆمان کردومانە ئەوان کردویانە حەشدی شەعبی کردووە ئیقلیم تایە بوو من ناچمە ناو تەفاسیلەکەی بەڵام لە زەرفی 24 ساعتە هەموو کێشەکان گۆڕا یەک دەوڵەتی دۆستی کورد کە مادەی 140 قبول نەبووە تا ئێستاش ناڵن بابە حاڵەتی عسکەری لە کەرکووک بگۆڕن تا ئەم دەقیقەی کە قسە لەگەڵاکە هیچ یەک دەوڵەت نییە ئەم قسەی کرد بێت تا ئێستا من قسەکەم ئەوەیە ئێستا کێشەکانمان چارەسەر بکەین ئامادە بین بۆ هەر ئەگەرێک دێتە پێشەوە بێگومان قسەکەت زۆر جوانە ئەم کێشانە وا بمێننەوە و تا ئێستا چۆن هەڵەی گەورە کراوە نزیکی خستوونێتەوە لە هەڵدێن ئەم هەڵانە چارەسەر نەکراوێت عاملە ناوخۆیەکان زۆرتر ئەبێ بەناو بۆ تێکشکانمان معلومە عاملە ناوخۆیەکان ئەگەر سروفی دووەلیش هەر هیچ لە ئارانە بێت ئێمە ئەمە چارەسەر نەکەین دۆخێکی زۆر خەتەرناک دێتێ پێشەوە بۆ ئێمە مادەی 140 من بەش بە حاڵی خۆم پێم وایە دەستور بگۆڕن مادەی 140 بگۆڕن بۆ ئاگاداریتە بە جۆرێک بە جۆرەکان دەستکاریەکەن ببیت لە کەرکووک و ئەو ناوچانە نەکەینەوە ئەو بۆ مێژووە قسەیەک بۆ پرۆژەکە کاکە قەیرانەکە نوێیە کاکە بکارێن دۆخەکە نوێیە لەبەرەوە پرۆژەی نوێشی ئەوێت دنیا بەرەو پرۆژەی نوێ ئەڕوا هەموو دنیا لە پۆست کۆرەنا بۆ پرۆژەی نوێ ئەڕوا بۆ چارەسەری نوێ ئەڕوا هەموو دنیا
ناکری ئێمە ئێستا ژوا بزانین مادام بەری کوردستانیە بوو ما بە هاوپەیمانی ستراتیژی هەیە مادام ئێستا یەکێتی گۆڕان و پارتی لە حکوومەتە ئیتر بۆ چارەسەری ناکەن کاکە قەیرانەکە نایە کاکە ڕێی عامان گۆڕاوە لە کوردستانە فشارەکان جۆری ترن هاوکێشەکان جۆری ترن لەبەرەوەی چارەسەر بۆ ئەم دۆخە بێ بدۆزینەوە ئێستا ئەوەی گوزەشت کێشەی گەورە بە ڕوبەڕوومان بۆتەوە ئێستا کاکە منکوە سەرکردەکان لەکوێی دۆخەکەن زۆر باوازحی قسە بکرد سەرکردەکان لە بەرامبەر ئەم دۆخە تا ئێستا فۆکو سەرکردایەتی سیاسی هێزە کوردستانەکان بەرچاوێکی ڕوونیان نییە بۆ چارەسەرکردنی ئەم کێشایە هیچ بەرچاو ڕوون نییە ئێستا ئەهوەنیەک دروست بووە ڕەنگە ئەم وەبدەمان بڕۆ بۆ بەغدا ڕێککەوتنی بکا بۆ چەند مانگێکیش ئەم پارەیە بدەن بە ئێمە ئەمە لە ئارا هەیە لەسەر نەوتەکە کێشەکە کەم بووە لەسەر گوبرگەکان جۆرێک لە چارەسەر دۆزراوەتەوە بودجەکە 320 ملیارەکە ئەنێرن ڕەنگە تۆزی زیاتریشمان بۆ بنێرن لەسەر ئەمانە بەڵام ئەمە هیچی زەمانیە هیچی عێراق خۆی لە زەمانانیە عێراق خۆی دۆخێکی نالەباری ئێستا من نازانم شەو کە ئەخەوین بەیانی لە ناو بەغدا ئەبێ بە شەڕی ئەهلیە نابێ لە شەڕی ئەهلی نازانم کە بوو بە شەڕی ئەهلی کورد لەکوێ بێت چی ئەەکەین ئایا پێمان وایە ئەگە بوو بە شەڕێری لە بەغای ئەمە ئەتوانین بە ئارەجی خۆمان قرار لە چارەنووسی خۆمان بین ئەتوانین ئەو دەرفەتە نەماوە ئەتوانین بە ئارەجی خۆمان ئەو بڕیارە بدەین ئەو دەرفەتە نەماوە لەم هەلومەرجە نایبینەوە کۆنگرە من داوام کردو کۆنگرەکە بوو بەسرێ کۆنگری حیزبەکان بەسرێ مەقالم لەسەر نووسیوە وەکو عەرزم کردی مەترسیەکانم خستۆتە بەرنامە و تەلەفۆنیشیان بۆ کردو لە مەکتەبی سیاسی پارتیەوە بە سوپاسەوە تەلەفۆنیشیان بۆ کردو ئەوە 2 هەفتەیە تێپەڕی تا ئێستا نەمبینیوە هەنگاوێکی عەمەلی بچێتێ پێشەوە من پێم وابێ وەختەکەمان زۆر یعنی نابێ بە ئاوا بڕا وەختەکە یونان و تورکیا کە لەسەر لە ناتۆن پاپەڕەکانیان بەرامبەر بە 1 میلیۆن هێناوەتەوە لەسەر غازەوە تورکیا غازی تازەی پێیا کرد 320 ملیارد مەتر سێجا غازی دۆزیوەتەوە خەریکە قلیشێتەوە یەکێتی ئەوروپا خەریکە ئەو ڕژێ ئاو تورکی ئاوە بێ ئێران ئاوە بێ مەسلەی ڕووباری نیل و ئەثیۆپیا و سوودان و مسر ئەمە هەموو کێشەی گەورە گەورەیەکی تریش دێتە پێشەوە ئێستا ئەڵمانیا مشکلەی کێشەی ئاوی ژێرزەمینی هەیە ئەڵمانیا کە بارانی لە ناکڕێت کێشەی ئاوی ژێرزەمینی هەیە ئێستا لە خۆشیە منافسەیە لەسەر دەستکەوت لە قەیرانە مەترسی لە ناوچوون هەیە بۆیە تۆ بزانە ئێمە لە 75 دامەزراوین هەتا ساڵی 1982 مەرحەبا یەکمان نەکردو لەگەڵ پارتی یەکترمان کشتووە 82 ترسێکە بوو لە ئارا بوو وتیان جەنگی ئێرانی عێراقی وەستێ ها ئیجازە بە بابەت شەرەکەم بۆی سوورەتەکەت لا ڕوونکەمەوە سوورەتەکە نا 82 مەترسیەکە بوو جەنگی ئێرانی عێراقی بوەستێ یەکێتی و پارتی لە بناری قەندیل کۆبنەوەمان کردو بۆ ماوەیەکی 6 مانگ 7 مانگ ڕێککەوتین لەبێ خۆمان چاوەڕێ ڕووداوەکەمان کرد ئەنفار ڕوویدا خەریک بووە بمان لە ناو بچین بەرەی کوردستانی دامەزرا دیسان شەڕمان کردەوە ئەمریکا هەڕەشەی لێ کردین غەرب هەڕەشەی لێ کردین وتی ئەم شەڕە ڕانەگرن ئەگەر عێراق بڕۆکە هیچتان نادەینێ هیچ بەشێکیشتان نابێت لەسەرەوە وردەوەرتەوە پرسیژنی عێراقی دامەزرا ئێمە چوونەوە ناوی لە ساڵی 98ەوە لەگەڵ پارتی ڕێککەوتینەوە لەسەر عێراق ڕووخار ڕێککەوتنە زولف و مۆزوعەکە ڕێپەسند خەیاڵی تەرخان ئەمە هەموو تەئسیر لەسەر میزانیانەکە تەئسیر لە بودجەیانەکە تەئسیر لە هەموو شتێک ئەم ناکۆکیە تا ئێستا چارەسەری بۆ نەدراوەتەوە لەو کاتێک کە قەیران هەیە قەیرانی نێودەوڵەتی هەیە لەو کاتێک کە ناکۆکی نێودەوڵەتی هەیە تیرۆر سەری هەڵدا کێشەی گەورەی سێهەم سەرهەڵدانی تیرۆریزم بوو لە دنیایە تیرۆریزم هەم ئابووری جیهان هەم ئەمنی جیهانی خستە خەتەرەوە هەم ئابووری جیهان هەم ئەمنی جیهانی خستە خەتەرەوە ئەم تیرۆریزمە لەلایەکەوە تەکنۆلۆژیای جەنگی و ئستخباراتی تەکنۆلۆژیای جەنگ و دەوڵەتانی زۆر بەهێز کرد و پارە و بودجەیەکی ئجگار زۆری ویست کە لە بەرامبەر ئەوەی کە نێڵن تیرۆریست لە پاریس خۆی بتەقێنێتەوە لە لەندەن لە شیکاگۆ لە وڵاتانی ئەوروپا لە پاتەختەکان و شارە گەورەکانی ئەوروپا خۆی بتەقێنێتەوە لە نەتیجە
شێوازی تازەی کۆمەڵکوژی گیرایە بەر ساریانە کرد بەناو خەڵکە ساریانە تەقانەوە جگە لە خۆکوژی یعنی کارێکیان کرد دنیا بەرەو خەفەقانێک و ترسانێک و تۆقانیەک ڕۆژ کە ناچار بوون ئەمانە هەموو سوپاکانیان بخەنەکار هەموو استخباراتەکانیان بخەن هەرچی توانیانێنە بخەنەکار بۆی ئەمنی خۆیان بەپارێزن و تیرۆر بە شوێنی خۆیان خەفە بکەن ئەوە ببینیتان گەورەترین هاوپەیمانی عەسکەری ئەمنی نێودەوڵەتی دروست بوو لە شەڕ لە عێراق شەڕ لە سووریا شەڕ لە هەموو ئەو ناوچانێک ئەفغانستان تا ڕادەیەک پاکستان بگەڕێنەوە بۆ جەزائیر بۆرەوە بۆ تونس و دەوروبەری هەموو ئەمانە هاوپەیمانی نێودەوڵەتی دروست بوو و کەوتنە خۆپاراستن لەسەر ئەمە قەیرانی سێهەمیان زۆر خەتەرناک بوو زۆر ئیشکاریگەر بوو قەیرانی چوارەم کە لە دەسەڵاتی هەمووی دەرچوو و هەمووی یەکسان بوو لە مەترسی گەورە کۆرۆنایە کۆرۆنا دوژمنێکی ناجات ڤایرۆسێک کە بە ملیگرام ئەژمێرێ هەموو بەشەرێت هەموو گۆی زەوی خستە مەترسیەوە هەموو دنیای خستۆتە مەترسیەوە کۆرۆنا تێچووی کۆرۆنا قەت کەمتر نیە لە تێچووی هەموو حەربە عالەمیەکان کە ڕوویداوە لە هەمویان زیاتر نەبێت کەمتر نیە لە تێچوویەوە پێرێ بریتانیا ئەعلانی کرد 2 تریلیۆن پاوەنی ستەرلینی قەرزاری دەرەوەیە 2 تریلیۆن قەرزاری عام یعنی 2000 ملیار دلار پاوەنی ستەرلینی کە نزیکەیەکە لە 2 تریلیۆن ملیۆن دلار قەرزاری دەرەوەیە تورکیا ئەمەتە لە تەنیشتمان لەم هەفتەیە ئەعلانیان کرد 268 ملیار دلار قەرزی خارجی قەرزاری خارجیە ئێران وەستێکی زۆر نالەباری هەیە لە ڕووی ئابووریەوە گەمارەوەکە لە هەموو لایەکەوە فشاری بۆ مانگ لە دوای مانگ فشارەکە زیاترەکە سەر عێراق 500 تا 600 ملیار دلار بەس باسی پارەی دزراوەکەن بە گەندەڵی لە عێراق بەس پارەی دزراو لە گەندەڵی 500 تا 600 ملیار دلار وڵاتەکە داغام بووە 25 ساڵ کەمتری ناوێت ئەگەر یەک فلس نەدەزرێت لەم وڵاتە هەمووی بۆ ئاوادانی ئەم وڵاتە تاقام بکرێت 25 ساڵ کەمتر تا 30 ساڵی ئەوێ ئەم وڵاتە بێتەوە سەرخۆی وڵاتی کرا لە دۆخێکی ئاوایە کە دنیا یعنی خەریکە پاشکەوتی وڵاتە گەورەکان باقی وڵاتە گەورەتەکان دراوی وڵاتە گەورەکان خەریکە ئەگاتە ڕۆخی نەمان ئەم وڵاتانە لەم دۆخەی کە تێیکەوتون قەیرانی ئابووری ئەمنی سیاسی ناکۆکی زلهێزەکان ئەنجا ئەمە کۆرۆنا و فشارەکانی تێچووی کۆرۆنا پێشبینیش ناکرێت تەواو بێت هەر هەفتەیەک وڵاتێکی گەورە دێ دەڵێن بژدەتان نەدەینەوە چارەسەرمان دۆزیەوە تا ئێستا چارەسەری بنجبڕ نەدۆزراوەتەوە نە ئەوەی رووسیا نە ئەمەی دوێنێ ئەمریکا نە ئەوەی مژدەکەی چین هیچی تا ئێستا منەظەمەی سەحەی عالمی تەصدیقی نەکردووە پەسەندی نەکردووە یعنی ئەمە بەردەوامە بێ ئەمە لایەنێکم ئێمە تا بەهاری ساڵی ئایندا ئێمە دەبێت دەست و پەنجە لەگەڵ ئەم نەخۆشیە لەگەڵ ئەم بەدبەختیە لەگەڵ هەموو مەسروفات و دۆخە قۆڕەکەی ببینە سەر من لێرە چی ئەبینم لێرە ئەبینم لە دوانەتیجە پرسیارێکی گرنگ دێتێ پێشەوە بۆ من ئەویش ئەوەیە ئەم دەوڵەتانە ئەم دەوڵەتە گەورانە کە خەریکە توانە ئابوووریەکەیان هەژبوونی سیاسیان سەرنجامی ئەو خۆکارانەی کە باسم کردن خەریکە ئەمە لە دنیاە بەرەو مەترسی گەورەتر ئەبا و لە ناو خۆیانە خەریکە ئۆپۆزیسیۆن سەر هەڵدەدا حرەکەتێکی چەپی کۆن بەڵام مخادرام لە ئەمریکا سەر هەڵەدا پۆپۆلیزم ناتوانێت وەکو جاری جاران کاریگەری هەبێ ڕاسیزم ناتوانێت ئەوروپا وەکو جاران بکات ئەویش حاڵی پەرلەمانەکانمانە لە عێراق و کوردستان دوو کاندیدا یا بایدنە یا ترامپ ئەگەر ترامپ دەرچێ ئێران لەگەڵ ترامپ ڕێکەوێ ئەگەر بایدن دەرچێ بایدن لەگەڵ ئێران ڕێکەکەوێ معادلەکە وەزەحە ئەنجا ئێوە خوێندنەوەی ڕێکەوتنەکە بخوێنەوە ئایا لەگەڵ ئێران ڕێکەون یعنی ڕێکەوتن بە معنای ڕێکەوتن بە معنای مەسلحەتی هاوبەش ئەگەر لەگەڵ ئێران ڕێکەون خۆ ئەوە نایەن سیستەمی ئێران بگۆڕن ئێستا ترامپ ئامادەیە لەگەڵ ئەم سیستەمە لەگەڵ ئەم ئایدۆلۆژیەتە لەگەڵ ئەم دەستوری ئێران ڕێکەوێتەوە بەپێی مەسلحەتی خۆی ترامپ ئامادەیە خۆی وتی دەر بچم ئەگە هەفتەیەک نەبێ بە مای مانگێک ئێران گفتوگۆم لەگەڵەکە بایدن هەر قسە ناکات
خۆتان دیموکراتەکان بەگشتی باس لە دیموکراتیەکەنە بینا زۆرێک لە ممارسەتەکانیان یەمینە لەسەر ئاشتیگە ڕاستەوەن حەجوێ نادەنە ئەوەی ئەم حکوومەت چەند دیموکراسیە ئەو حکوومەت چەند دژی دیموکراسیە بە درێژایی مێژوو دیموکراتەکان لە سیاسەتی دەرەوەیانە ڕاستڕە بوون کەمترین مەسایلی دیموکراسی لەلایەن گرت بووە جا من ئەمە ئەگەر ئەمە ڕوودا قسەیە بۆ چوونێکە هیچ نازانیەکی مطلقم هەیە نە هیچ پەیوەندێکم بەم دەوڵەتە گەورانەوە هەیە و قەتیش نەم بۆ شکر نە بە دەوڵەتە ئەقلیمەکان هەم بووە قەت ئەمەم نەبووە دیو من قسەم کردووە لە وەفدا بووم خوێندنەوەم وایە ئەگەر ئەمە ڕوودا دۆخی ئێمە هەواڵان برایە خوشکە ئێمە لە کاتێکدا خۆپیشاندانەکان هەیە لە کاتێکدا ئاڵوگۆڕ هەیە لە کاتێکدا قسە لە پرۆژەی دیموکراسی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکرێت لە کاتێکدا ئەم حکوومەتە ڕوخێ ئەو حکوومەت خەریکە ئەڕوخێ ئەنجا لە هیچ بەشێکی کوردستان لە هیچ بەشێکی کوردستان لە بەشەکانی ترا هیچ حکوومەتێک لەژێر هەموو ئەو فشارانە و بەڕێکاریانەیە تا ئێستا ئامادە نەبوو 1 میلیمەتر تەراجع بکات لە سیاسەتی سنتراڵی خۆی بەرامبەر بکات ئەوە تورکیا ئەوە سووریا و عێراق پێم بڵێن لەکوێ تەراجع لە 160 دەوڵەتی وڵاتی سووریا داغان بووە 8 تا 9 ملیۆن هاوڵاتی سووری ئاوارەیە 300 تا 400 ملیار دلار لە سووریا زەرەری پێگەیشتووە تا ئێستا ئامادە نییە لەسەر حقوقی ڕۆشنبیری لەگەڵ کوردان مفاوضە بکات بە هیچ شێوەیەک ئامادە نە لە مۆتەمەری ئەستانە نە لە مۆتەمەری جنێڤ ئامادە نەبوون گوێ لە داخوازیەکانی کورد ئێران ملیمەترێک نەگۆڕاوە لە سیاسەتی خۆی نە بەرامبەر بە کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان و مافی کورد نە بەرامبەر بۆ ئۆپۆزیسیۆنی ئێرانیش نەگۆڕاوە تورکیا خۆتان نەبینن تورکیا چۆن سیاسەت دەکات ئەو شوێنانەی لە ڕۆژئاوای کوردستان و لە ڕۆژهەڵات لە باشووری کوردستان داگیری کردوون زۆر زەحمەتە بچێتە دەرەوە گەر بە یەک اتفاقی ستراتیژی تازە نەبێت کە مەسلحەتەکانی تێدا ڕەچاو بکرێت زۆر زەحمەتە لە هیچ شوێنێک بچێتە دەرەوە إلا اتفاقي تازة كهم زمان بيبو حكومة إسرائيل تركيا هم زمان بيبو أوي مترسيا كان لصار حكومة تركيا للرواقي حكومة تركيا نيجا لكن تركيا ركنا تركيا باش يعني كا لنا وناكوشة كانين ودولتي هم شواب تركيا لستصاري لا بردوا تركيا لسر ناكوشة كاني دولة جورا كان بجواني يعني كدوا بجوان تيش حازان كدوا هذا أول يشتكي دولة العراق دولة العراق ماوە ئەوە سووریا و ئێران ئەوەی دەوڵەتی العراق ماوە دەوڵەتی العراق ئێستا مەشاکل زۆرە لە عێراقا هەمومان نەزانین مەشاکل زۆرە مەشاکل لە بینی هەرێم و بەغدا هەیە مەشاکل لە نێوان شیعە و سونە هەیە مەشاکل لە نێوان شیعە خۆی هەیە مەشاکل لە نێوان جەنابی کازمی و کۆمەڵێک لە حزبە شیعەکان و کۆمەڵێک لە حزبە سونەکان هەیە مەشاکلی زۆر هەیە لە بینیانە ئەم مەشاکلانە بەرەو کوێڕەوە وازەحە ڕووگەی سەرەکی کازمی پێی خۆشە ناڵێم تەفسیر یعنی دەسەواژەی تر بەکار نایەن ئەمە پێی خۆشە لەو چوارچێوە ستراتیژیی هەیە پشتیوانی غەرب و ئەمریکا بسۆگەر بکە ئەمەی پێی خۆشە وە سەفەری ئەخیری بۆ ئەمریکا تا ڕادەیەکی بەرچاو ئەمە دەرکەوت سەفەری بۆ ئێران سەفەرێکی دیبلۆماسی باش بوو بەڵام لە ئەمریکا 4 بۆ 5 ملیار دلار عقدی کرد لەسەر سوپاکسی 3 ساڵ بۆ 3 ساڵ ئەمریکا مسۆگەری کرد 4-5 ملیار دلار عقودی هەیە کارەبا کەوتە دەست ئەمریکا چاکردنی کارەبا ئەمە هەمووی پرۆسەیەکە ئەخایەنە زۆر ئەخایەنە کازمی و حەجی شەعبی کازمی و قوای ناکۆکی سنا کازمی و هێزە کوردستانی ناکۆکەکان کازمی و دەستور کازمی و بودجە کازمی و موچە کازمی و ئەمنی عێراق کازمی و تا چ ڕادەیەک لەگەڵ ئەمریکا ڕوا و لە بەرامبەرە ئێران بەرامبەر بە ئەو ڕادەڕۆشتەی کازمی لەگەڵ ئەمریکا کاردانەکەی چی ئەبێ و چی نابێت هەڵبژاردننی ئایندە چی ئەبێت
لەم هەڵبژارنی ئایندا معلومە زۆربەی حیزبەکانی عێراقی و کوردستانی شکۆی جارانیان نەماوە، خۆشویستن و خۆشناوێتی جارانیان نەماوە، ئەمە معلومە و تەمومیش هەڵناگرێ، ئەمە نەماوە. حیزبەکانی عێراق وایە، حیزبە کوردستانیەکان وایە، شەقامێکی تر لە ئۆپۆزیسیۆنی گەنج و یاخی هاتوتە پێشەوە کە هەمویان شەقامی یاخین، شەقامی ڕەفزن، شەقامی خەیاڵدانێکی ترن لەم دنیاە. ئەمە بەرەو کوێ ئەڕوا؟ ئایا کازمی لیستێکی بەقووە دائەبەزێنێ؟ ئایا لە کوردستانە هەیە لەگەڵ ئەو لیستە بڕوا؟ ئایا لە دەنگدەری کورد چەندی لەگەڵ ئەڕوا، چەندی لەگەڵ ناڕوا، چەند دەنگ بەوەدا، چەند بەدانەدا؟ لە نەتیجە ئایا کازمی وەکو کازمی ئەگەر ڕێژەیەکی باشی بر دەستور ئەگۆڕێ یا ناگۆڕێ؟ دەستور وەکو لیبراڵێکە گۆڕێ یا دەستور لەژێر هەژبوونی ناسیۆنالیزمی عەرەبی یا عەقڵێتی تایفەگەری عەرەبی ئەگۆڕێ لە عێراقا؟ ئەمانە هەمووی ئەگەر لە سەتا 90 ئەتوانم بە ئێوە بڵێم ساڵەهایە قسە لە گۆڕینی دەستوری عێراق کرد. یەکێک لە خاڵەکانی کە عەرەب هەمووی لەگەڵ گۆڕینی مادەی 140 هەموو عەرەب لەگەڵ گۆڕینی و قبوڵیشیان نییە مادەی 140. من لەگەڵ گەورەترین کارە بەدەست و حیزبی عێراقی دانیشتو نقاشی گەرممان بۆ لەسەر مادەی 140 وتوانە کوتیبە نووسراوە مادەی 140 على عجال بەپەلەپەل نووسراوە، ظروفێکی ئیستثنایی هات بەسەرمانە ئەمەمان قبوڵ کرد. ئەگەر ئەمەمان قبوڵ نییە، مادەی 140مان قبوڵ نییە. ئەمەم لە پیاوی گەورە بیستووە لە عێراق، نەک لە پیاوی ئاسایی، نەک لە یەک و نەک لە دوو، لە چەندینیانە بیستووە. ئەمە نابێ ناوی کەسیان بێنم و نیقاشێکی گەورەمانە بووە لە کۆبوونەوە لە حزوری سەرۆکۆمار نیقاشی گەورەمان لەسەرامە بووە. یعنی بۆ وجدانە نەڵم ئەوەی کە نیقاشی لەگەڵ کردووە من و شیازێباری مناقەشمان لەگەڵ کردن لە کۆبوونەکان لەسەر ئەوەی ئەو مادەیە قابلی گۆڕانکاری وانە بەڵام ئەوانش بە حیدەتەوە وتوانە بێ بگۆڕێ ئەم مادەیە. ئەمە هەموو لە ئارایە، هەموو لە ئارایە. من کوی هەموو ئەم دۆخە، کوی هەموو ئەم ئاڵگۆڕە بەناو عێراقیشەوە سەرەڕای ئەوەی ڕەنگە مەسەلەی بودجە چارەسەری بۆ بدرێتەوە بە موقەت، مەسەلەی بودجە چارەسەری بۆ بدرێتەوە بۆ موقەت، هەندێک ڕێکەوتنی تازە بێتە پێشەوە بە موقەت. هەموو ئەمانە لە ئارا هەن، بەڵام لە بوعدی استراتیجی، لە ڕەهەنگی استراتیجی من وایە بینم ئەگەر سیاسەتی نێودەوڵەتی وا بخوازێ لەگەڵ سێ دەوڵەتەکەی تری ئیقلیمی ڕێکەون، سووریا، ئێران، عێراق، باوەڕ ناکەم سووریا، ئێران، تورکیا، من باوەڕ ناکەم عێراق بچێتە دەرەوەی ئەو پۆلە. لەو باوەڕە نیم بە دڵی ئێمە یان لە پێناوی دیموکراسی بچێتە دەرەوەی پۆلە. لە دوانەتیجە عێراقش ئەوەنە کێشەی هەیە، ئەوەنە گرفتی هەیە، ناتوانێت لە ئیتفاقێکی نێودەوڵەتی بچێتە دەرەوە ولا اتفاقی نێودەوڵەتی ئیقلیمی ناتوانێت بچێتە دەرەوە. چونکە من عێراق دەوڵەتێکی دیموکراسی نابینم، عێراق بەو ئەڵتەرناتیڤە نابینم کە سوور بێ لەسەر مافی ئێمە و مافی هێزە مەدەنی و دیموکراسیەکان. لە دوانەتیجە مەسلحەتی ئەم هێزانی کە ئەو کاتەی اتفاقەکان دێتێ پێشەوە لە عێراقە دەسەڵاتیانیانەیە ئەو هێزە تەحەکوم لە اتفاقەکان، لە چۆنێتی اتفاقەکان، لە چۆنێتی تەوقیعکردنی اتفاقەکان. من ئەم مەترسیانە هەمووی ئەبینم ئیزافەتەن بۆ ئەوە لە ئاخر قسەشم لەسەر هێزە کوردستانیەکانە. من ڕێزم هەیە بۆ هەموو هێزە کوردستانیەکان، خۆشم یەکێتیم، هیچ ناچارمەوە و ئاواتەخوازم حیزبەکەی من لە هەموو حیزبێک باشتر بێت و ئاواتەخوازم حیزبەکەم بتوانێت کێشەکانی خۆی چارەسەر کاوە سەرکەوتوو بێت. ئەمە نەکەر ئاواتەخوازم خەباتی بۆ بکەم. بەڵام ئێستا دۆخی ئێستای پەیوەندی حیزبەکان لەو پەڕی خراپەیە. هەرگیز لە سەردەمی ئەنفالەکانە نیگەرانی وا لە ناو خەڵکی کوردستان و لە ناو هێزە کوردستانەکان سەبارەت بە چارەنووسی کوردستان نەبووە. لە سەردەمی ئەنفالەکانە ئومێدێکە نەبووە. بەڵام ئێستا ئەبینن شەقام چۆن بیرەکاتەوە، ئۆپۆزیسیۆن چۆن بیرەکاتەوە، بەشی زۆری نووسەران چۆن بیرەکانەوە، سۆشیال میدیا چۆن بیرەکاتەوە. هەموو ئەمانە لە بەرچاومانە. تا ئێستا ناکۆچەکان ئەمە نەزاڵن بە نۆرەی خۆیان ناکۆکیان گەیشتۆتە ئەوەی کە زۆرێک لە دۆستەکانی ئێمە کە جاران دۆستی ئێمە بوون ئێستا ئەوانیش لە دەروی وڵات، لە پەرلەمانتارەکان، لە حیزبەکان، لە ناوەندەکانی دەسەڵات ئەوانیش کەوتونەتە پرسیار کە ئایا ئەم ملەتە بۆ ناتوانێت شتێک خۆی هەڵەکە، ئەم حیزبانە بۆ ناتوانین کێشەکانی خۆیان هەڵەکەن، بۆ لەناو ئەم گێژاوە ماونەتەوە. خۆتان هەندێک
نووسین و هەندێک چاوپێککەوتنەوەمانەی مانگی ڕابردوو بڵاو بۆ بینیتان چی بە ئێماڵێ زۆر تەنانەت قسە لەوەیە کرێ پسپۆرەکان قسە لەوەکەنەوەن حتا ئەمریکا و غەرب ئیتر ناتوانێت دیفاع لە کورد بکات ئەمە چەند ڕاستە چەند ڕاست نییە من ناتوانم ناو نقاشەکە قسەکە فڕێ دراوە ئێستا قسەی فڕێدراوی پسپۆر لە سیاسەتی نێودەوڵەتی لە ئەمریکا بێ یا لە ئیسرائیل بێ یا لە هەر شوێنێک بێ ئەمە لە خۆی فڕێ نادرێت سەرەتا هەروە قسە ئەکرێت وردەوردە ئەم قسانە ئەگەرێمە ئاگامان لە خۆمان نەبێ ئەگەرێمە نەتوانین کێشەکانمان چارەسەکەین فەقێنەوەمان لێت کاکە بەش بە حاڵی خۆم پەرتەوازەیی هێزە کوردستانیەکان وەنوبوونی دوورنما و ستراتیجیەک بۆ چارەسەرکردنی ئەم هێزە کوردستانی ئێستا ئەمەش بە یەکێک لە فاکتەرەکان ئەرزینم ئەبینم ئەکاگە دەوڵەتە گەورەکان ئەمە لە ئێمە بکەن بە بیان و وی لە ئایندا ئەگەر لەگەڵ دەوڵەتە ئەقلیمەکان ڕێککردوونەوە بە خۆتان ئەوەتە 30 ساڵ نەتانتوانی ئیداری خۆتان 30 ساڵ کەم نەبووە شێخ مەحموود لەم کوردستانە حکومڕانیە بۆ بە هەمووی نەگەیشتە 2 ساڵ ئەو چۆن فەوتا ناچینە ناوی ئەمە 30 ساڵە تۆ بە 30 ساڵ ناتوانێت حیزبەکان پەیوەندیەکی سروشتی لە بێنتانە هەبێت ئەمە بۆ ئەوەی ئەوان بتوانن اتفاقاتی خۆیان بۆ ئەوەی بتوانن بۆ چووی خۆیان بۆی بتوانن سیاسەتی خۆیان لە بێن خۆیان ڕێکەوەن و بێن لە دەوڵەتانی دەوروبەری ئێمەش بیسەپێنن ئەمەی ئێستا لەم لە کوردستانە گوزەرێ پاساوێکی گەورەیە بۆی ئەوان تێیپەڕێنن قسەکانیان بۆیە ئەگەر هەلێک لە دەستمان ماوە ساڵێکە ساڵنیوەکە 2 ساڵە 6 مانگە من نازانم لە پڕ ڕەنگە 6 مانگی تر دوای هەڵبژاردننی سەرۆکی ئەمریکا ڕووداوی وابەتی پێشەوە چاوەڕوان نەکراوێ بۆ هەمومان تێناگەم ئەم هێزە کوردستانیە لەسەر چی وەستاوە من یەک دوو وتارەشم لەسەر ئەوە نووسیوە بۆ کۆنگرێک نابەستیم لەبێن خۆمانە بۆ لەو کۆنگرێ دانانشین بۆ ئۆپۆزیسیۆن و بەدەسەڵاتدارەوە مناقشە لەسەر ورد و دریش بکەین تەحملی مەسئولیەتەکە بکەین ئەرک و مافەکانی خۆمان دیاریکەین پسپۆرەکان بینین دۆستەکانمان لە دەروی وڵات بینین بێن دەربازبوون لەم قەیرانەی یارمەتیمان بدە قسە نەکردن لە چارەسەرکردنی مشکلەکە ئەوەی تر ترسناکە لە خودی مشکلەکەمان هەیە بەڵام قسە نەکردن لە چارەسەرکردنی یعنی کە ئەڵەم قسە نەکردن مەقسەدم ئەوە نییە هەموو حیزبەکانیان بیستم مەسئولەکانیان تەسریح دەن ئەمە بە تەسریح ناکرێ ئەمە بە پرۆژە ئەکرێ ئەمە بە بەستنی کۆنگرەیەکی گەورەیە کرێ کە هەمومان هەموو هێزەکان هەموو پسپۆرەکان و نووسەرەکانی کوردستانی دەوریان هەبێت لە گەڵاڵەکردنی ئەو پرۆژەیە و لە قبولکردن و مناقشەکردنی ئەو پرۆژەیە و ئیلزامکردنی حکوومەت و پەرلەمانکە ئەو پرۆژەیە قبول بکات ئەمە بەمە چارەسەرەکردنی دینا پارتی قسەکە و یەکێکی قسەکە و گۆڕا قسەکە و هێزە ئیسلامیەکان قسەکەن و خەڵکی تریش قسەکە و خەڵکی تریش بایە بۆ قسەکە ئەمە هەموو قسەیە هیچی ناتوانێت دەردی ئێمە چارەسەرکە من ئومێدەوارم لە کۆتاییە جارێکی تر زۆر سوپاس بۆ هاتنتان ئومێدەوارم هەرچێکە متوانە بێت پەربەدڵ ئومێدەوارم یەک بۆچوون لەم بۆچوونانی من ڕاست دەرنەچێت بەعەکسەوە کورد بەرەو باشتر بڕوە بەم حاڵەش سەرکەوتوو بێ بەم حاڵەش ئامانجەکانی بەدی بێ بەم حاڵەش خوایە زۆر لەمە باشتر بچینە پێشەوە ئومێدەوارم وا بێ ئومێدەوارم ئەم مەترسیانەی من عەرزم کردن ئێستا هیچی بەدی نییە بەڵام قەناعەتم بە بۆچوونەکانم نەبوایەوە ئەو مەترسیانەم بە جددی وەرنەگرتایە بە خوێندنەوەی خۆم بە بینینی خۆم هەرگیزیش نەئەچوومە ژێرباری مەسئولێتی ئەم دانیشتنە لەگەڵ ئێوەی بەڕێز کە بە دڵنیایەوە ئێستا قسەی منیش و قسەی ئێوەش ئەچێتە ناو ڕایگشتی و ئەبێ بە مەسئولێتە سەروان زۆر سوپاسدارەکەم بۆ گوێبیرتندا ڕێک سێ چارەک ساریشە سەرکردوانیان دەست خۆش بێ